اینجا بەخوا قەزەی وا دێتە لام هەروەکوتم لە دەردی فارسەڵ ئینسان قۆچ دەرەکە ئەهلی مزگەوتە بانگەدا ڕیشی هێشتۆتەوە خاوەن عیبادەتە خاوەن ژنە پارەی کۆ کردوتەوە ڕۆیشتووە بۆ حەج تەوافەکە یا ڕەبی خوایە فڵان کەسم بەنسیب بکە ڕسمێکی سەلفیشی بۆ گرت و ئەینێرێتەوە بۆ ئەویش ژنێکە و سێ مناڵی هەیە مێردی خۆی هەیە آخر خوا ڕوود ڕشکا بۆ حەجت خوا ڕوود ڕشکا بۆ مەحەبەتی کە هەتە بۆ ئافرەتە دخوا تۆ لەبەر جنس نەبێ لەبەر هیچ شتێکی تر علاقت بەسەرەوەیە دخوا ئەم لعنەتەی خوای لعنەتی خوای پەروەردگار تۆ شایانی نیت کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمێ لعنەتی خوا لەو کەسەی کە ژن هەڵەجێڕێتەوە لە مێردەکەی شەو ڕۆژ تەلەفۆنی بۆ کردو لایلایی بۆ کردو تا خەوتووە مێردەکەشی لە تەنیشتیەوە خەوتو ئەمیش مەیلی لەسەر مێردەکەی نەماوە ئاخرە بەمە بڵین مسلمانێتی توخوا پێی بڵین دینداری پێی بڵین پیاوەتی ئەم غەرامیاتانەژەکە پێش هەموو کەسێکی ژەگاتە میحرابەکە بانگەدا لەکوێش لە ئەوروپا متابعەکەم ئەگەر کۆتایی پێنەهێنا و کاتە بەیانێکی لەسەر دەرەکەم بە ناوی خۆی و ناوی مزگەوتەکەی و شوێنەکەشی ئەڵێم ڕسمەکەشی بڵاوەکەمەوە کاتە خوا جەریمە نییە ئینسان کەوتۆتە گوناحی وە تو هەڵا لەگەڵ پرزاکەی قساکە و جۆرە قسان لەخوا بترسن برا لەخوا بترسن